بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسێکی گرنگ دەکەین ئەویش مەترسی هێزی چەکداری حیزبە لەسەر هەرێمی کوردستان ڕووداوی چەند ڕۆژی ڕابردووی هێرشکردنی چەند هێزێکی ئەمنی بۆ سەر بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی جارێکی دیکە مەترسی هێزی حیزب و چەکداری حیزبی هێناوە بەرباز ئێمە قسە لەسەرەوە دەکەین و بەسەر بازگەکردنی کۆمەڵگا و باز دەکە کەلیژنەیەکیش پێکێنراوە لە سنووری سلێمانی بۆ ڕێخستنەوەیان ئایا دەتوانرێت ئەم هێزانە ڕێک بخرێنەوە و مەترسیان لەسەر داهاتووی هەرێم و تا چەندێک ئەم هێزانیانە بوونەتەوەی ئەوەی کە بەشێکیان کەم تاڵانیە بەردەوام بێ لە هەڵبژاردن بەکار بێنرێن لە پرسی سەرکوردکردن و چی بکرێت و ئایا دەرفەتەیە بۆی کە بینە خاوەن هێزێکی نیشتیمانی ئەم پرسانە لەگەڵ هێک لە بەڕێزان مامۆستا و بەکر هەڵەدنی و کاک ڕزگار محەممەد قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان پێشتر ئەندامی پەرلەمان هەردووکیان و لە لیژنەی پێشمەرگەش کاریان کردووە سوپاسی ئەمەدەبوونتان دەکەین زۆر بەخێر بن سپاس دەکەین مامۆستاگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز لەسەر ئەو ڕووداوی کرد لە سلێمانی ڕوویدا هێرشکردنە سەر بەرپرسی مەڵبەندی یەکێتی و لە ڕابردووشدا بۆن لە 24 دوو هێرشکە سەر مامۆستایان ئەو کاتێک کە بەنیازم و ڕێگر لە تەنکەرەنەوتەکان بکەن و پێشتر لە هەورێش شەقاڵدان بوو لە مامۆستا هەر لێرە بڵێن خوێنکارانی زانکۆ خۆپیشانیان کرد تێزەمی شەقی لەسەریدان خوێنەوەی بەڕێزت بۆ ڕووداوانە چ مانایەکیان هەیە چیمان پێ دەڵێن بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس کاک حەکیم بۆ زۆر بەخێر نیشانکردنی ئەو تەوەرێ و زۆر خۆشحاڵیشم لە برای گەورە و ئازیزم کاک ڕزگار زۆر بەخێر بۆی ئەم بابەتاکەین ئەمە بەڕاستی کاک حەکیم خەمێکی زۆر گەورەیە هەم خەمێکی گەورە کە 35 ساڵ دوای حکومڕانی هێشتا هێزی چەکدار حیزبی بێ بە پیشەی و نیشتیمانی نەکرابێ کۆمەڵگە بە سەربازگە کرابێ و تەنانەت عیبرەت و پندمان لە ڕووخاندنی ئەو هەموو دیکتاتۆرانە وەرنەگرتبێ بەشار ئەسەد نەهێزە شەبەحەکەی فریای کەوت نەسامانە مۆڵدراوەکە فریای کەوت سەدام حسێن قەزافی عەلی عەبدوڵڵا ساڵح زێن العابدین مبارەک ئەم هەموو نمونەیە کوا گاردی کۆماری سەدام حسێن کوا ئەیانود نزیکەی بۆ 2-3 میلیۆن جێیشی لەگەڵایە بە هەموو فیئەکانەوە یعنی جێی خەفەتە دووەم ئێمە ئەم هێزانە ینی هێزی چەکدار ناتوانین بڵین هەمووی زەربی سفرکەین بڵین هەرچی هەیە لە ناو ئەو هێزانەدایە خەڵکی تێکۆشەری تایە خەڵکی دڵسۆزیشی تایە بەڵام ئیشکال و خەلەلەکە لەکوێدایە لە ئەوەیە کە ئەم هێزانە هێشتا حیزبین ئاراستە و ئیعاز لە حیزب وەرەگرت دووەم ئەم حاڵەتانە هەر هەبووە بە درێژایی ئەم 35 ساڵە خەڵک عەزێردان هەڵکوتانە سەر خەڵک ڕفاندن خەڵک کوشتن سەرانە سندن خۆپیشاندان لێی بدرێ چالاکوانی مەدەنی کاکە ڕۆژنامە نووس سەریشکا و تیرۆر کرا یعنی ئەم حاڵەتانە هەبوو بەڵام ئێمە ئەبێ ئێستا بڵێن سوپاس کامێرە سوپاس سۆشیال میدیا بەڵێ سوپاس سۆشیال میدیا سوپاس کامێرە یعنی ئەگەر ئەو لەختەیە ئەو ڕۆژە نەگیرایە بە چیە ئەمانزانی خۆگەر ئەگەر نەڕۆشتایەتە بەردەم سۆشیال میدیا و بڵاوی پێ نەکردایە دووەم ئەم جارە بۆ دەنگدانەوەکە زیاتر بوو کە لوتکەی دەسەڵات لوتکەی دەسەڵاتەکە کە چێ ئەمەی کە پەلاماردرا هاوڵاتیەک نەبوو مامۆستایەک نەبوو لە ناو جەرگەی هەولێری پایتەختە شەقی تێ بۆ هەڵبدرێ زانایەکی ئاینی نەبوو ڕێشی بسووتێنرێ و لەسەر مینبەر بە زۆر دوورخرێتەوەە ڕۆژنامە نووسێک نەبوو لە ناو باوەشی دایکی دەربهێنرێ و تیرۆر کرێ ئەم جارە لوتکەی دەسەڵاتەکە چێ لوتکەی دەسەڵاتەکە گەورەترین مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی شوێنی نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانی و مەڵبەندێکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە مەسئولی مەڵبەندە کە ئەندامی سەرکردایەتیە کە کاک زیاد کاک ڕزگار ئەزانێم ئەمەم خۆ لە بەیەکەوە بین حتا بڵێ پیاوێکی خەلووق حتا بڵێ پیاوێکی نەرمونیان هەتا بڵێ پیاوێکی خۆگر یعنی یەک پارچە ڕەوشتە ئەو پیاوە دوو کاک زیاد یعنی کوڕە شەهید یعنی تۆ سیر کە دەستبەری بۆ کەسێک کە ئەندامی سەرکردایەتیە کە مەسئولی مەڵبەند و ئۆرگانی یەکەمی شارەکەتە ینی
کە کوڕە شەهیدە کە پێشتر پەرلەمانتار بووە لەوە یعنی کاکزیاد خۆی قسێکی جوانی کردی گەورەترین خەفەتەوەی کە هاوڵاتیان دەڵێن ئەگەر دەستبەرن بۆ ئێوە ئەیە بێ خەڵکی تر چی قڕێ بەسەری خۆیاکە خەڵکی ترە بێ حاڵی چی بێ لەبەرەوە ئەم جارە دەنگدانەوەکان لەوەیە بوو کە گەیشتە چڵەپۆپا لە دەسەڵاتە هۆکارەکان ڕوونە ئەمە بۆ چیە یعنی چونکە ئەم ڕووداوانە بۆ ڕوودەدەن ینی بۆ ڕۆدە بۆ گەشتم ئاستەش بڵێن هەتا کەلاماری خۆشیان بدەن هۆکارەکان بۆ دووبارە ئەبنەوە و دووبارەش ئەبنەوە لە داهاتووترا ینی ئەمە لێرەیان ناوەستێ هەتا ئەم هێزانە نیشتیمانی نەبن هەتا هێزی چەکدار لەسەر بنەمایەک ڕێک بخرێ هەتا ئێستا ڕۆڵی پێشمەرگە ون بووە جاران پێشمەرگە ڕۆڵێکی زۆر مهمیە بوو ئێستا ڕۆڵی ئەم هێزە تایبەتانە زیاترە لە ڕۆڵی پێشمەرگە دوو کاتێک کە تۆ پێت وایە مانەوەی تۆ بە هێزی چەکدارەوەیە ئەمە فەلسەفێکی زۆر خراپە لای ئەم دوو هێزەی دەسەڵات ئەوان بەچی عمری خۆیان درێژەکەنەوە نەبەس بەهێز نە بە سەرمایە عمری ئەوان بە خزمەتگوزاری بە پتەوکردنی دیموکراسی بە حکوومەتی موسسات بە دەست هەڵگرتن لە دەستێوەردان لە زانکۆ لە ناو بازار بە دەست هەڵگرتن لە تەدەخولات لە ناو داواکاری گشتی و لە ناو سوڵتەی قەزایی ئەمانە سەر بەخۆکەن ئەگەر ئەمە لەبەرەوە ئایا ئەم عەقڵێتە گۆڕاوە نەخێر لەبەرەوە دۆخەکە ڕووداوەکان دووبارە دەبنەوانێ و ئەم هۆکارانە من حەزەکەم ئاماژە بە دوو خاڵی تر بەمیە یعنی یەکەم هاوپەیمانان ڕۆڵیان هەبوو لەمەیە چونکە بەشێک لەم کاراکتەرانە لەگەڵ ئەمریکی و بەریتانیەکان و لە ڕێی ئەوان و دەعمی ئەوان و هەموو دەعمەکانی ئەوان ئەمانە بروزیان کرد و ئێستا بۆ نمونە بڕیار بەدەستن هۆکاری دووەمەوەیەکە جیلی یەکەمی ئەم دوو حیزبەی دەسەڵات لە کوردستانە جیلی یەکەم و دەستەی دامەزرێنەری یەکەم و کەسە یەکەمەکانیان جاران تابعی سیاسی پیانەوە دیار بوو لە جەنابی مام جەلالەوە لە جەنابی کاک مەسعودەوە لە بڕۆ بۆ هەموو سەرۆک حیزبەکانی تر یعنی باگراوندی سیاسیان سەقافەی سیاسیان ڕۆشنبیری سیاسیان دنیابینی سیاسی زاڵتر بوو بەشە سیاسیەکە لە بەشە ئەمنی و هەواڵگیری و ئەسکەریەکە ئێستا بە پێچەوانە بۆتەوانێ لە کاتێکا پێویستی بەوە نەدەکرد چونکە لە هەرێمی کوردستاندا ڕاستیەک هەیەکە ئەوەی کە زۆر یارمەتیدەری ئەم سەقامگیریەیە ئەم بەشە لە ئەمنیەتە تاوەکو ئێستا هەبوو لە کوردستانە هاوکاری خەڵکە باشی میلەتەکەی لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکانە هەردووچیان نابێ بڵین هەر یەکێکانە نابێ ڕۆڵی دەستگا ئەمنیەکان سفرکەین بڵین ڕۆڵی ئەمانەت نییە خەڵک هەز بە بەرپرسیارەتیەکە هەز بە مەسئولیەتەکە خەڵک نیشتیمانەکەی خۆشەوێ هاوڵاتیان ینی دافعی دین و دافعی کۆمەڵایەتی و بینینی حکمی دیکتاتۆری سەدام حوسێنەمە وای لە خەڵک پەرۆش بێ هەرچەندە تا سەرێسخان ڕەخنەی دەسەڵاتەکەیە بە هاوکاری هێزە ئەمنیەکان کەواتە تۆ چ پێویستەکە بێ ڕۆژ بە ڕۆژ بازنەی ئەمنی و ئەم هەموو هێزانە دروستکەی لە کاتیشە دەرەکەوێت لە ڕاستیاکە ینی کاکزیاد دەڵێ مەسەلەن من وتارێکشم لەسەرنووسیڵە دەیان کەسی لەو جۆرە هەندێک دەستاواشە بەکارەهێنێ ێ باشە دەیان کەس زۆرە بۆ وڵاتێک دەیان کەس زۆرە بۆ شارێک کە ملیۆنێ خەڵکیتیاوێت دەیان کە زۆرە بۆ رێبێکی 6 ملیۆن دێمە خزت مامۆستا کارزانامش بەخێر بێ بەڕێز چی بۆی مامۆستاش باسی کرد ئەوەی ئەو ڕووداوە و هەر قسەکەی ئەندامی سەرکردایەتیەکێتی کە ئەو دەڵێ باوک خۆی بڵێن کە دەڵێ دەیان سەرسەری بێمۆراڵ هەل پەرست لە ناو هێزانامنیەکان داهن ئەو مەترسی نییە لەسەر خەڵک ئەگەر مەترسی بێ لەسەر خۆیان مەترسی لەسەر خەڵک دروست نەکردو سەرتا سپاس بۆ جەنابتان سڵاو بۆ بیسەر و بینەری ئەم بەرنامەوە من خۆشحاڵترم لە خزمەت دای گەورەمان مامۆستا و شاد بینەوە لە ڕاستیە ئێمە یعنی ئەڵێن هێزی ئەمنی بەڵامانە هێزی ئەمنی نین هێزی ئەمنی و هێزەیە کە ئەمنیەت دابین بکە هەنی ئارامی بۆ شار بۆ هاونیشتیمانی دابین بکە بەڵام کوا ئەمانە هێزی ئەمنی یعنی ئەو هێزە بۆ تەمەترسی بۆ سەرخۆی و ئێمە پێشتریش ینی لە خزمەت جەنەبی مامۆستا کە لە لیژنەی کاروباری پێشمەرگە و لە جێگەکانی تر ئەم مەترسیەمان باس کردووە کە دروستبوون و دروستکردنیم هێزانە ئەبێتە مەترسی دوایی و ئەبێتە مەترسی بۆ خۆیان و ئێستش بینیمان کە ئێستا چۆن مەسەلا پەلاماری کەسێکە درێ وەکو جەنەبی مامۆستا فەرمووی
کوڕی شەهیدێکی دیاری هەرێمی کوردستانە و خۆی پیاەک بووە سەرۆکی فراکسیۆنی و حزبە بۆ لە پەرلەمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی شار و پایتەختی ڕۆشنبیری بووە لە سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیری ینی ئەمانە پێمانەڵێن ئیتر هیچ کەسێک مەسەلا هیچ کەسێک ئەوە نییە مەسەلەن بڵێ نشکێنرێ و کەس پارێزراو نییە لەبەرەوە ئەگەر ئێستا بینین ئەوە هیچ یعنی پێشووتر ئەگەر لەو ڕەنگە و لەو بۆنەی ئەوان نەبووی تایە کە خۆیان پێیان خۆشە بە بیانوویەک کێشەیەکیان بۆ دروستە کردی لە بازگەیەک لە شوێنێک کەوا بۆ شکاندن ئێستا هاتووە چۆن ئەڵێ ئەم هێزانە لە هێزی حزبیش دەرچوونە يعني هێزی حزب ئەمە هێزیەکە و حزب مەسەلا تحکم بیۆگا بەڵام ئێستا ئەم هێزانە بوون هێزی شەخص و ئەشخاصی حزبی تحکمیان پێوەکە بەڵام کام هێزە گەورەیە هێزە بچووکەکە خوا چۆن حوتێک ماسیەکانە خۆ ماسیە ئەو ماسیانی ماسی بچووکەکانە خۆن یعنی ئەمە بەڕاستی ئەمەی کە ئێستا ئەیبینین لەم هەرێما و بە تایبەتی لەم ساڵانەی مەسەلە لەم 4-5 ساڵا کە ئێستاکە دروستبوونی هەندێک هێز باشە تۆ بۆچی نایە یعنی هێزی ئاسایش و هێزی پۆلیسی هەیە کە ئەما دوو هێزن هێزی پۆلیس کە لە ڕووی نێودەوڵەت شو هێزێکە کە گرنگی پێدرێ ئاسایشی ناوخۆیە ڕۆڵی زۆر پراویست نەخراوەوەی کە پێویستە بە پۆلیس بەڵێ زۆ پراویست ویستمەوە بڵێم کاک حەکیم یعنی ئێستا ئەم هێزانە پراوێز خراون و ئیدارە نادرێن ئیهمال کراون هاتوون لە بەدیلی ئەم هێزانە هێزی حزبی دروست کراوە هێزی کۆماندۆ دروست کراوە لە هەموو شارێک لەو شارانی کە خۆیان مەبەستیانە مقڕاتیان هەیە و ئەم هێزە لێرە بە هیچ شێوەیەک و گوێ لە هیچ دام و دەستگایەکی حکوومەت ناگرێ لە سەرۆکی حکوومەتەوە هەتا وەزیرێک و هەتا مدیرعامێکیش بتوانێ لیستی حرەساتی ئەو هێزە بگۆڕێ بەس لیستەکەی هی حرەزاتەکەی ناتوان لە بەرەوەی ئەمە تەنها گوێ لە کەسێکە گرن کە خۆی سەرپەرشتیانی هەر لە ڕووی دەسەڵاتەوە پۆلیس لاوازکەوت لە ڕووی پێداویستیشەوە فرامۆش کراوە کە پەیوەست بوو پۆلیس ڕۆڵێکی گرنگێ بێ لە ناو شارەکان بەداخەوە کاک حەکیم ئێمە ئێستاکە جەنەبی مامۆستا ژاگەیا لێ ئەمە کاتی خۆی کە سەردانی دام و دەستگاکانی حکوومەتمان کردو وەکو سەردان وەکو لیژنەی پەرلەمانی ئەچوونێتە ئەو دام و دەستگانە مەسەلە ئەو دەوائیرانی کە دەواری خۆ خزمەت گوزاری ئەمانش هەمووی تەواو بووە وەگەی ڕۆشتینێتە مەسەلەن ئیستا من بۆ خۆم بەڕێوەبەری پۆلیسی بنکەی پۆلیسێک مەسەلە تەلەفۆنێکە هەڵێ بەشکم بەندێکی وەرەقەمان بۆ بکڕن هیچمان پەراوەز خراون و سیارەکەیان ئۆتۆمبیلەکەیان ناتوانێت بچێت کەسێک داواکراوە بگی بە دوایە بڕا بیگرێت لەمایەکە 80 لیتر بنزینیان بۆ کڕن 80 لیتر بنزین بۆ سیارەیەکی ئەسکەری چییە و ئەمە بۆیە هەر بەمە بەس لە بەرامبەردا هێزی تر لە پۆشتە و پەرداخ و چەک و تەواو هەموو مەزبوط و هەموو شتێکیان لە بەردەسایە و چیان بێ ئەیکەن و ئەوەیە مەسەلەکە ینی ئەمە بۆیە ئەمە زۆر خەتەرە بەڕاستی تۆ لە جیاتیەوەی بەس خەتەرەکە هەر لەسەر سلێمانی یاخود بڵین لە هەولێری ژەم خەتەرە هەیە چۆن ئەمە خەتەرەکە هەموو کوردستانە خۆی ئەزانی دروستکردنی ئەم هێزانەوە بە تایبەتی لەم ناوچەیە زۆر بەدیەکرێت ئێمە لە هەولێر بووینە عنی خۆ ئێستا وکووتمانەوە پارتی و یەکێتیە و خاوەنی دوو هێزن و دیارە بەڵام ئەوی کە ئێمە ئەیبینین و ئەمانەی کە ئێستا ئەبینرێت لەکوێ دنیا بووە ینی سەرۆکی دەستگایەکی زۆر حساس خەڵک بیناسێ شتیوار نییە ئێمە هەمویان ناسێت ئەو فلان کەسە عەرزی خۆیەکە ئەوە فلان کەسە ئەوە کاشتی وا چۆنەیە لەکوێ دنیا بووە دەستگای حساس کە خەڵک بێ ئەندامەکانیشی دیار نەبێ بەڵام بەرپرسەکەی عەرزی خۆیەکە بەرپرسەکەی جی سەوای لاتۆ گەنجەکانیش تەقلیدی ئەوانەکەن جلی ئەوانە بەرەکەن جنیجی ئەواڵێ من مەسەلا ئەو هەموو ئاڵۆزەی کە هەیە عنی ئەمانە وایان کردووە مەسەلە خەڵکیان فێرەوە نەکردووە چۆن مثلا سلوکی عسکری چۆنە و دیسپلینی عسکری چۆنە و خولی بکرێتەوە بۆ ئەمانە لەبەرەوەی ئەمە بێ خول بکرێتەوە خولی بەهێزکردن هەیە خولی ئەنواع خولەیە کە ئەمانە بە شێوەیەک و بە تایبەتی لە ناو بازگەکانە چۆن ڕێزە خەڵک بگیرێ بەڵامە نییە لەکوێ دنیا بووە ئەمە بازگەیەکە هی ئاسایش و پۆلیسە بەڵام تۆ بێی بازگەی مەسەلە لە ناو ئەم بازگەیەکی تردا ئێستا ڕوونە ئەمە لەکوێ دنیا بووە سیارەی بار هەڵگر دێت ئەو سەیتەرێ بەجیا پشکنینی بۆەکە ئەمە حەقی بەوانەوە نییە هێڵە چیتایە چیتیانە چیت پێ ئەمە زۆر خەتەرە بەس گوێمان لە سەرۆکیەتی بوو لە داریەکێتی لەو ڕۆژان قسەیەکی کرد وتی لە هێزە منیەکان لە سلێمانی جەوێکیان دروستکە لەی شوێنێک نییە
مەوەسی لە نمونەی ئەوانە بوو ینی دوێمە دوو ڕۆژ ینی سێ ڕۆژی بەسەر دەتێن بە ڕووداوە ڕوویدا ئەو جەوە مەگەر بۆ خۆیان دروستیان کردویان ئەو هێزەکە لە دەوری خۆیان نایە خۆیانی چیان پێەکەنەوەوانە ناجێ هێز چ جەوێکی دروست کردووە لەم وڵاتە کوێی خەڵک خۆی لایەنێکی دین و کۆمەڵایەت هەیە کە خەڵک خۆی حەزی بە کۆمەڵی شت نییە ینی ئەمە بۆتە مەسەلە کە ئەو ئەمنیەتە هەیە خەڵک خۆی ئەمنیەتی دروست کردووە من ناڵێم مەسەلە وەکو مامۆستایش جەنابی شاری لەدا ئێمە مەسەلە ڕۆڵی هێزەکانی ناوخۆ کەم مەسەلە بەکەم ببینین بەڵام خەڵکیش بەڕاستی هاوکارە بەڵام ئەوەی کە بۆتە مەترسی ستە لەم وڵاتە هێزەکە ئەو هێزانەیە کە هێزی شخصی حزبین سپاس دەکەم ماوسە سەبارەت بە ئەوەی کە باست کرد ئێستاوانی کە لە حکومڕانی چ مەسرور بارزانی بێ لە سنووری هەورێت کە بڕیابەرستە بڵێن لە دەستگای ئەمنیەوە هاتووە ڕێگوڕشی ئەمنی هەیە چ باڤڵ تاڵەبانی لێرە ڕێگوشەیەکی ئەمنی هەیە ئەمە خراپە بۆ داهاتووی هەرێمیش بۆ سەر حکومڕانی ئەمە ینی بڵێ ئێستا ئەمە دوای 35 ساڵ پێناسەی ئێستای هەرێمی کوردستان بکەین لە چه حاڵەتێکەکەین ئێمە دوای 35 ساڵ لە حکومڕانی تۆ ئەوایە حکوومەتی مؤسسات بەرجەستە بواە دوای 35 ساڵ بۆ دەرکەوتووە کە تۆ باشترین میلەتت هەیە باشترین میلەت بڵێ تۆ پاشەکەوتی موچەی لێبڕی ئەو هەر قبوڵێتی تۆ خزمەت گوزاری پێویست نییە ئەم میلەتە هەر قبوڵێتی لە ئینتیخاباتە ئەڕاتەوانێ دەنگ بە ئەوانەیەتەوانێ هەموو جارە ئۆڤەریشیانەیەتەوەمان کۆمەڵێ بەڵێنەدەن بەم میلەتە تەماشاکی ئەو خەڵکە بەداخەوە خەڵێتێتەوانێ و جارش کە متمان ناداتەوە بەم هێزانە ئەمان کە ئاشتەواییەکان نزیکە بنەوە لە یەک خەڵک پێی خۆشە ئاهێکی بەبەرایەتەوانە لە بەشکەم نزیک بوونەوەکە من دڵم خۆش مەزە خانە نشینان چەند مانگە موچەکان زیاد بوو هەنی ترێند و وەکوڵێ ئەنواع نوکتە و قسەی خۆشیان نەکرد ینی تۆ لەبەرەوە چ پێویستیت بەوە هەیە کە تۆ بێی بەما نمایشی سەربازی بکەیت و تابعی سەربازی بی بە کۆمەڵگەی کوردستان و بە هەرێمی کوردستان سەبە سەربازیە کراوە هەرێمی لە ڕووژمارەی هێزمارەکاتی حتا لەو ڕۆژانەیە بەڕێز فەریق جەباریاوەر کە ئەمینداری وەزارەتی پێشمەرگە بوو ڕقمێکی سەیری وتیانی کە ئێمە پێشتر ئەو ڕقانەمانەمان لە دانیشتنیەکی لیژنەی پێشمەرگە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کە کاکزگار دەزانێت کە ئەم ڕقەمانەمان پێوتن مان ئەمڕۆ ئێمە کە لەگەڵ ئێوە دانیشین فەرموو ئەوە دیراسەی هێزی سەربازی 19 وڵاتی ناتۆ هەرێمی کوردستان لە یەک بەیەکی ئەو 19 وڵاتە زیاترە کە ئیتالیاشە ئەندامی ناتۆن هەندێک ئەندامی ئەنجومەنی یاساییشن وەکو فەڕەنسا هێزی هەرێمی هەمری ئەم عادەدە ئەم ڕقەمە زۆرە حتا یەکێ لەو بەڕێزانە کە پێشتر وەزیر بوو وەزیری ناوخۆ بوو لەوێ بووتی ئەی تۆ ئەوە ئەزانی ئێمە ڕەبیەمان هێژماری ئەفسەرەکان زیاترن لە زمانی پێشمەرگەکان ڕۆڵامی منی دایەوە لە ناو لیژنەکەدا ئەم قسانەمان هەمووی تۆ بە هاوپەیمانانمان وتووە چەندین جار بە وەزارەتی پێشمەرگەمان وتووە لە پەرلەمان باسمان کردووە ینی مەسەن کاک جەباریاوەر ئەڵێ ئەڵمانیا کە سێمین اقتصادی عالەمی هەیە دوای چین و ئەمریکا 160,000 هێزە چەکدارەکەیتی باش ئەگەر بینی سەرەوانی هەرێم پێش بەنامە ئەوانەی هەرێم کە زۆر جەنابەت هەندی ڕقەمە خوێندووە کە ئەمەی دیوانی چاودێری دارایی عێراق بەڵێ ینی ئەسڵەن هەرێمی کوردستان 100,000 پاسەوانی سنووری بەسا کە ئەوەی کە لە دەستورا پێڵم پاسەوانی سنوور پێشمەرگە بۆ پاراستنی سنوورەکان بەسەوە زۆرە مامۆستاگەر و خۆی بۆنونە وەزارەتی ناوخۆ 151 و 419,000 پێشمەرگە بە 7,619 ئاسایش 33,633 ئەنجومەنی ئاسایش دژە تیرۆر و پاراستن و زانیاری 8,674 نیکۆی گشتی 332,345 ئەوە راپۆرتی دیوانی چاودێری دارای عێراق لە 2024 ڕەنگە ئێستا زیادی کردبێت زۆرە بۆ هەرێم ئەنیستا ئەوەی کە 332,000 هێزی چەکدارمان هەبێ بە هێزی چەکداری جۆرە و جۆرە ئێمە هەرێمی کوردستان دیقەت بدەیانی وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەندامی ئەمیشەی ئەنجومەنی ئاسایشە 400,000 کەس هێزە چەکدارەکەیت وەکرانیەکە لە شەڕایە سوپاکەی چەندێکە ینی 200,000 باشە 200,000 کەس کە لە شەڕایە وانە بە بەڵامە دەوڵەتی و ڕووسیا وەستاوەتەوانێ هێزە احتیاتەکەشی هێندەیە لەبەرەوە تۆ سیرکە ینی
قسە لەسەر ئەوە بکەین تۆ ئەم هێزت بۆ چییە؟ بەڵێ ئەم هێزت بۆ چییە؟ بۆ دیفاع لە سنوورەکان و لە بەرامبەر دەوڵەتانی جیران نەی پاراستوەم هێزە ینی وڵات کراوە بووە بەڕووی ئەمانەیە هەتاوەکو ئێستا کەواتە تۆ سنوورت نەپاراستوە لە 91ەوە تا ئێستا پێم بڵێ هێزی هەرێمی کوردستان ڕێگری لە دەستێوەردان و لەشکرکێشی و هاتنە ناوەی ئێران و تورکیا کردبێ تەنانەت لە بەرامبەر حەشدی شەعبی شانەی کرد لە 96 شا لە سیوەکی ئابا یەکێتیان لێ مقاومەیان کرد بەڵام باوانسەکە زۆر بوو نەیانتوانی بەرگە بگرن بۆ خۆتەزانی کەواتە ئەم هێزە لە 35 ساڵی ڕابردووە سنوورەکانی نەپاراستووە ئەوەی ئێمەی پاراست بڕیاری 688 بوو ئەوەی ئێمەی پاراست ئەو پشتیوانی نێودەوڵەتیە بوو کە کۆڕە و ڕاپەڕین دروستی کرد ئەو دیمەنانەی کۆڕە و کە ناوچەیەکی دژەفرینیان بەڕاستی دروست کرد کەواتە ئەم هێزە بۆ چییە؟ ئەمە ئەو بەشەی لێ بێتوانێ دووەم تۆ پۆلیس و ئاسایشت هەیە کە لە ناو دەستگای پۆلیسە وەزارەتی ناوخۆ و پۆلیس یعنی ئەبێ ئەمە ئەو شایەتیە بین لەوەتی دروست بووە لە سەردەمی حکوومەتی پێشووشەوە ینی سەردەمی بەعسیشەوە بەردی بناغەی مؤسساتی تایە پۆلیس کەمتر تەداخلات هەیە و ئیشی قەراراتی ماوەسە پارتێزی ڕۆژی دروست کرد و سەر بە وەزارەتی ناوخۆیە نا ئێمە ئەوانەی کە مەمەسمان لە پۆلیسە و لە مرور و لە هاتوچۆ لە حەریق و ئەمانی ترە لە ڕاستیانی کە ئەمانە ئەتوانی بەمانهەی کەلیمە کەمترین گەندەڵی و خەوشیشی تایە و لە خزمەت پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە بەمانای کەلیمە کەواتە تۆ ینی مەترسیی ئەو تۆ نییە بەڵام کێشەکە لێرە لە چییە فاکتەری سەرەکی لە کوردستانە ئەم نەفرەتەیە کە پێوترێن نەفرەتی دووزۆنی ئەم نەفرەتی دووزۆنی وای کردووە کە هەر یەکێک لەم هێزە سیاسیانە مانەوەیان و شروط فەرزکردن بەرامبەر بە هێزەکەی بەرامبەر بەهۆی هێزی چەکدارە مەسەلەن یەکێتی و پارتی سوسیالیستی ژێستە هەیەتی سۆشیال هێزی سێمە بەس بڵێ کەمترە بەڵام لە چاوانە بەڵام تۆ سیرکیانی بڵێ کاک حەچیمیانی تۆ بڕۆەنە خەڵک بۆ هێزیشی وەکو بزوتنەوەی گۆڕان لە 500,000 دەنگەوە سزا ئەدا با بڵێن ئەهێنێتە سەر دازاندەم یە کورسی کۆمەڵی دادگەری سزادا با بڵێن تۆ لەو دیزاین شتە گەڕێ کۆمەڵی دادگەری سزاداوە لە عێراقیش و لەوێشا کورسیەکانی کەم کردو یەکگرتووی ئیسلامی لە 10 کورسیەوە هێنایەتەوە سەر 5 و 7 و ئەمانە باشە خەڵک خێرە ئەم هێزانە سزادا ئەم خەڵکە بۆ یەکێتی و پارتی سزا نادا فەرم و شەڕی براکوژیەکەن ئابووری ئەفرۆشن ڕۆژانە 300 بۆ 350,000 بەرمیل نەوت ئێستا ئەفرۆشن لە 150 خاچی کوردستان ئێستا کەوتۆتەوە ژێر ڕەحمەتی حەشدی شەعبیەوانێ ئەم هەموو پێشێلکردنی یاسایە ئەم هەموو دەوڵەمەند بوونە ناڕەوایە ئەم هەموو فەسادە باشە خێرە ئەم میلەتی ئێمە ئەم هێزانە سزادا بەڵام ئەمانە سزا نادا کەواتە بەڵام ئەوەی ئەوانی هێشتۆ چییە ئەو دوو شتەیە بەڕاستی پارەیەکی مۆڵدراو کە لە بەردەستیانایە کە ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت و دووەمینیان کا حەچین هێزی چەکدارە بەم دوو شتە ماونەتەوانێت هەر لەسەرەوە دوێنێ ئەوەی کە باست ئێستا ئەو هێزانیە بێدەنگە لە بەرامبەر تاڵانی بەس دوێنێ بڵاو کراوەتەوە تقریبان هەندێک هاوڵاتی گیای بەهارەیان بەڕێگەوە دەرهێنابوو دەستگیر کراون لە بەرەوەی بەڕێگەکەوە بەریان دەستگیر کرابوون ژینگە پارێزی بەتاڵیۆنی ژینگە پارێزی بارزان دەڵێ چەند کەسێکی دەستگیر کردووە یان هاوڕاتیەک بینی ما من چەندی جار بینی و هاوڵاتێک لەو مێرگەپانە دەوەنێکی بڕیوەتەوانێ ئەومە لەگەڵەوە نین کە دەوان ببڕیان باخێکی یان دار بەڕوویەکی ناوەوە بە تەڕی ئەوە دەستگیرەکرێ بەڵام تۆسی بەسەوەی کەنەوە 300,000 دەبا ئەم هەموو تەنکەرە ئەڕوا وەزیری وەزارەتی دارەیەڵێ نایەتەوە ناو خەزێنەتی حکوومەتی عێراقی زانێ ئەم داهاتاڵێ بۆ کوێ ڕوا خێرە ئەم هێزانە ئەگەر هێزی نیشتیمانین ئەگەر هێزی حیزب نین ئەگەر ئاراستەکە لە حیزب بوو وەک کاگرزگاریز باشی کە هاتۆتە خوارمە حتا لەگەڵ لەگەڵ هاوپەیمانانە قسەمان کوتمان ئەم هێزانە لەوە دەرچوون کە هێزی حکوومەت و تەنانەتی حیزبی ێستا بە ناوی لیوای فلان بەڕێز فلان کەس فەوجی فلان کەس سریەی فلان کەس هێزی تایبەتی فلان کەس لەوە تێپەڕیوە ئەمە کاتێک کە من هێزی چەکدارم هەبوو عازی لە منەوە وەرگرت کەواتە لە ڕاستی ئەما بێتە سەرچاوی مەترسی ینی بڵێ گاتە ئاستێکیش کە
حل ناکرێت لە ڕاستیە. دەم خزم مامۆستا کاک زیاد سەبارەت بە ئێوە لەگەڵ مامۆستا لە لیژنەی پێشمەرگە بوون پێشتر هەوڵەکە بوو بۆ یەخستنەوەی بڵێن هێزی پێشمەرگە ڕەنگەوەی کە ئێستا کەمترین ینی پشتی پێوەستی حزب ڕەنگە هێزی پێشمەرگە بێ وایە ئەنی بۆچی هەر تەرکیزەکە لەسەر هێزی پێشمەرگێ هێزی پێشمەرگەیەک نەخراوە لە کاتێک هێز تایبەتەکانی دیکە خەتەرترن لەسەر خەڵک ینی حزب بەکاران دێنێ لە ململانی ناو خۆی بۆمانەوە لە دەسەڵات خەتەرەکە لە شوێنێکی ترە بەڵێ خۆی ئێمە وەکو پێشتری باسمان کرد لە خزمەت مامۆستا لە لیژنەی پێشمەرگە چەند جارێک ئەم مەترسیانە باس کراوە کە هێزانە یەک ناگرنەوە مانە حزب تەحەکومیان پێوەکە بەڵام ڕوونە لای جەنابیش لە پەرلەمان و لە خولی پێنجەمی پەرلەمان یاسای چاکسازی دەرچوێنرا یعنی ئەو یاسایە ئەگەر و خۆی جێبەجێ بکرێت تەبعاً ئەم یاسا بۆ هەموو سێکتەرەکان بوو لە ناویانە هێزەکان ئەگەر ئەم یاسایە و خۆی جێبەجێ بکرایە یعنی ئەگەر لە 150شی جێبەجێ بکرای ئێستا ئەوە ڕووی نەیەدا کە ئیسەری یعنی ئەبایە ئەم هێزانە کە یاسایان بۆ دەرچووە و لە هەموو بە هەموو شێوەیەک هێزەکان ڕێک بکرێنەوە بگرێنە هێزی نیشتیمانی و مەسەلا ڕێخستنەوەکەی وابێ کە ئەم هێزە دوور بێ لە دەستی حزب کە ئەمە نەکراوە هاتوون هێزی تریشیان دروست کردووە یعنی لە جاتیەوەی ئەم هێزە خۆیسا هێزی پێشمەرگە و جەناب و ئیشارە دەبێدا ینی هێزێکە زیانی بۆ خەڵک نییە هێزێکە مەسەلا هەرێمی کوردستانە پارێزیەوە بەو هەموو زەحمەتەوە کە ئێمە لە خزمەت مامۆستا چەند جارێک ڕۆشتینە لە فیشخافور و هەتا لە نەفتخانەوە تاکو و فیش خافور ئێمە گەڕاوین بە میحوارەکانە کە هێزێکە خۆی لە ماڵەوە نەوتەبا بۆ ڕەبێکە خۆی پێگەرمەکاتەوە بە چەکی خۆی بە فیشێکی خۆی بە سیارەی خۆی ئەمە بۆ حاڵەوە هێشتا ئەوە کەمترین موچەشیان پێدرێت بۆچی تەرکیز بۆ یەخستنەوە لەسەر ئەو هێزانێ تەرکیز لەسەر هێزی تایبەتی تر نییە یعنی ئێستا بنمونە پاراستن و زانیاری دژە تیرۆرەکانیان ئاسایشەکانیان خۆی زانی کاک حەکیم زێرەوانی بێ کۆماندۆ بێ خۆی ئەمان ئەزانی چییە ئێستا گەر بێ مەسەلەی هێزی دژە تیرۆر هێزی دژە تیرۆر ئەمریکا هاوپەیمانان خۆیان چاودێریەکەن و بەڵام لەبەرەوەی ئەم هێزە بۆ ئەوان بە کەڵک نایە وەکو ئیشی شخصی حزبی پێ ناکرێت پێیان کرد بەڵام عقوبە مەسەلە عقوبەیانەدەن نایەڵن هاتوون ئەم هێزی دژە تیرۆریان کەمتر کردووە خەریکن بێ ڕۆڵ یەکەن چۆن ئاسایش و پۆلیس بێ ڕۆڵ کراوە ئەمایان بێ ڕۆڵ کردووە هاتوون چیان کرد لە بەدیلی ئەوە هاتوون هێزی کۆماندۆ دروستەکەن ئەم هێزانە دروستەکەن کەمە هێزی خۆیانە لەبەرەوەی ئەمریکای ژەگەر مەسەلە جەناب پرسیارەکەەوە بوو بۆچی ئەوان زیاتر چاویان لەسەر هێزەکانی پێشمەرگەیە بۆ یەکخستنەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی دیارە یعنیسا ناوچەکە بینی بەرە و گۆڕانکاریە ڕۆوە ئەمریکا ئیشی بە ئەم هێزە هەیە و ئەم هێزە دەستی لێبەرنادارە بەرەوەی کاتی خۆشی 20 میلیۆن دلاری وەکو موچە بۆ هێزەی بۆ هێزی پێشمەرگە تەرخان کردو بوو دوای بینیمان لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانەی حکوومەتی فیدرال کرا وەزارەتی دارایی فیدرال کرا بەڵام هاوپەیمانان ئەبێتر مەسەلە هاوکاری هێزەکانی پێشمەرگە نەکەوت لەبەری موچەکەی گوازراوەتەوە بەڵام هاوکاری شەر هەیە هاوکاریەکە شەر هەیە بۆیە ئەمریکا و هاوپەیمانەکان نایەنێت دەست لە هێزەکانی پێشمەرگە بەربەر بەس وەکو ئێستاش وەکو ئەوەش کە وەکو پێویست ڕێک نەخراونەتەوە هەر تێکەڵا حیزبیەکە ڕێک نەخراونەتەوە هاوپەیمانان چەندین جار ئێمە لە لیژنەی کاروباری پێشمەرگاوە لە خزمەت مامۆستایشە چەندین جار ئەمانەوە هەجارێکیان هەتا وتی ئەوە نوێنەری لە حزبەکانی خۆتانەوە لێرە نوێنەرایەتیەکەن ئێمە پێتانەوە بەڵێ وتی زەخت بکەن بۆ ئەوەی ئەم هێزانە یەک بگرنەوە ئێمە ناتوانین بەردەوام بین لەگەڵتانە یارمەتەکان کەمیش بووەتەوە ئێستا وردە وردەی ساتۆ بۆ 15 میلیۆن دلار یعنی جاران زۆر زیاتر بوو وردە وردە ئیسا وەکو منحەیەکە درێتە پێشمەرگە و ئەفسەرەکان لە هێزەکانی پێشمەرگە ئەمە مەسەلە وەکو باسم کرد پێشتر ئەمە حاڵەتێکی ترە لەبەرەوەی ئەم ئەمریکا و هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگەی لا مەبەستە و لەبەرەوەی ئەم گۆڕانکاریانەکە ئەبینیت و لە ناوچەکچی ڕۆدا ئەمە بەڵام ئەمەی کە ئێمە ئیسا ئەیبینی لە لای خۆمان لە ناوخۆی خۆمانە ئەم هێزانە کە مەسەلە برەوی پێدرێ و ئەم هێزانە هیچ حسابێک بۆ ناکرێەوە هەتا بەم هێزە تازانە وتراوە
ئێوە بە هیچ شێوەیەک نابێ بگیرێن دەستگیر بکرێن بە هیچ شێوەیەک ئێوە حەسانەتان هەیە لە هەر بۆ ئیسە جاری وایە ڕوبڕووی هێزێکی ترە بێتەوە چکا پێی وتراوتێ ئەبێت تەسلیم نەبیتەوە بۆ هەیە تەقە بکەی بۆ هەیە خەڵک بریندارکەی ئەگەر هەر زۆر زەخت بوو خەڵک بکوژیت و نابێ تەسلیم بوویت و بگیرێ ئەگەر بگیرێ ئیتر نابێ لە ئێمە بەزیمە ڕۆژێک دێ پارتیویچیتی دەستبەرداری و هێزانیان بن یاخود دەستبەرداریان نابن تاوەکو بڵین دەروخێن لاچێن دەستبەرداریم هێزانیانە دەبن ڕێگە بدەن ئیشی خۆیان بکەن ئەزانی کاک حەکیم چۆن ڕئیسە لە بینی پارتی ویکێتیا متمانە نەماوە باش کە متمانە نەماوە هیچ کەسێک هێزی خۆی تەسلیم ناکەن ئەگەر وێسە باسی هێزەکانی هەفتا بکەین باسی هێزەکانی هێشتا بکەین ئێمە کاتی خۆی هەر لەگەڵ بەرپرسی هێزەکانی هەفتا کۆبوونەوەمان کردوتمانێ بە ئێوە نیاستان هەیە وڵە خزمەت مامۆستای شابووین ئێوە نیاستان هەیە ئەم هێزە بخەنە سەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگە وتی نەخێر ئێمە مانوێ هەر ئەوە بمێنین بەڵام ناوەکەمان بچێتە سەر هێزەکانی وەزارەتی پێشمەرگە دەڤەر و نازانم ئێستا کردیانێتە مەسەلە وەکو فیرقە ئەوانە بەڵام فیرقەکەیش هەر هێزە عینەکەیە هەر هێزی حزبیە و بەس ناوەکە گۆڕاوە ئەنا هەروکو خۆیەتی ئەمە ئەیانوێ مەسەلە وا بکەن هاوپەیمانان ڕازیکەن هاوپەیمانان ئیسە ئیشی بەم هێز هەیە بۆیە بۆ نیۆ هەیە ڕازی تێبینتان کرد بێ لە هێزە جۆرا و جۆرەکان بنیوارێکی زۆر هەیە هێزە بە هەموو هێز چەکدارەکانەوە ڕەنگە لەو ڕۆژەوە جگەلەوەی کە بۆ مەبەستی خۆیان بەکاریان بێنن لەو ڕۆژەوە کێشە هەیە بەڵێ بەدڵنیایەوە هێزی بندیوار زۆر زۆرە خۆوەکو جەنابووی ساتە مامۆستا زەرمەی مامۆستا باسان کرد کە ئەو 332,345 ینی ئەمە لەکوێ بووە ینی ئەمە ینی هێزی وڵاتێکی گەورەیە ئەم هێزە پێدوانی هەموو ڕازبێ نەخێر ئێمە بە دوواداچوونمان کردووە لە میحوەرەکانە ینی ئەو ژمارە کە باسیەکەن 250,000 پێشمەرگە نەبینراوە نییە ینی لە ئێمە مەسەلە لیوایەک 2,000 کەسە کە ئەو کاتێک کە ئێمە تا لە پەرلەمان بووین تقریبان 16-17 لیوە یەک خراپبوو لەسەر هەیکەلی وەزارەتی پێشمەرگە تۆ بێمانە حساب کە چنێگە 16-17,000 پێشمەرگە با مەسەلە حسابیکەین 50,000 پێشمەرگەی بێ بەڵام ئەوە یعنی ئەمە بۆیە ئەمە هێزەکانی پێشمەرگەیش کەمترین ینی من پرسیارم لە ئەفسەر کردوتمە مەسەلەوتێتی کاکە ئێمە ئەبێ بندیوارمان نەبێت وتمە چۆن وتێتی کاکەم من ئەفسەرێکم لە سەیسایە خۆشم بۆ کفری داوامەکەم بە سیاری خۆم من 4 کەسم بۆ خۆم تەر کردووە موچەکانیان بە نیوە ئەدەم ئەوان بە نیوەش بۆ خۆم بۆ مەسرف وای بندیواری شارەسەری نییە لەبەرچی لەبەرەوەی کە وەختێ لیژنەیەک لە وەزارەتی پێشمەرگە دێت جەردی ئەم هێزە بکە ئاگادارێکێتەوە پێشتر ئەڵێ بەیانی جەر دەکرێت جارە کاک ڕزگار کە لەگەڵ جەنابەت و کاک باڵام بۆیە سێقۆڵی کتوپەر چوین بۆ فۆچێک نای فۆچەکە نەڵێن 23 کەسمان دەبوو خۆی چەند کەس بێ بلانی کەم ئەگەر 400 بێ بڵێ دووسەی لە ماڵەوەیە تەبادولات بەخۆ بێ دووسەی لێ بۆ بێ سەی لێ مان لەگەڵ پێشمەرگەیمان تۆ لە شوێی لەوە ناوەکەت لە ژێتی کاکە من ڕێکەوتم لەگەڵ ئامرەکەم بەشێ لە موچەکەی دەمێت داوام ناکات دوای عقوب بەشیاندا لەسەرەوە بەڵام بڕاوکە کاکەچیم ئێستا کاک ڕزگاری سو منیش کە لەو لیژنەیە بووین ئەو زانیاریانی کەلامانەهی خۆمان نییە ئەفسەرەکان هێناویانە مەسەلەن بە ئەوراق و بە ئەیفۆر زانیاری ئەوانانە ئێمە هەندێش لێرە ناڵێن بۆی ئەنقەرە و بەغدا و تاران سوودمە نەبن ناتوانین یعنی بە هەموو ناشرینیەکی ئەم هێزانەوە مەبەسم لە دوو حیزبەکەی دەسەڵاتە ئەمانە بەش پێ دوای مامۆستای پارتیویکێتی لەژێر کۆنتڕۆلی وڵاتی اقلیمیانەدا هەرچی نیێنیان هەبێ نایزان بەڵام نابێت لە زمانی ئێمەوە بێ نابێت لە هەندێ یعنی ئەمانە وڵاتی خۆمانە نیشتیمانی خۆمانە ئێماگەر بۆ کۆڵێ گۆشت یەکیش خۆی نەسخانیەتر وەرناکەین لەسەرەوە ئەم قسانە هەمووی بۆ پەرۆشیە ئەم قسانە ڕوبەڕوو کردومانە ئەم قسانە چەند لێ عەلاماوترێت دوو ئەوەنە لە جەلەساتی گەڵ وەزارەت لە جەلەساتی ناو لیژنە جەلەسات لەگەڵ سەرۆکایەتی هەرێم جەلەسات لەگەڵ حکوومەت لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت هەمووانە وتراوە بەس ئێستا بابچینەوە خزمەت مامۆستا بەیارمەتی لیژنێک پێکێنراوە ئێستا لیژنێک بەس وتیان لیژنێکی حیزبی لێرە پێکێنراوە یەکێتی بۆ ڕێخستنەوە هێزیەمنی دەبێ حەز بە لیژنێ پێک بنی ئەوەش خەلەلێکە بەڕاستی ینی بۆ ئەبێ بەرپرسێکی حیزبی
هێزی ئەمنی ڕێک بخاتەوە کە بەشێک لەم هێزانە سەر بە وەزارەتە فەرمیەکانی حکوومەتی هەرێم وانە تو وەزارەتی پێشمەرگەت هەیە ئەنجومەنی ئاسایشی هەیە وەزارەتی ناوخۆت هەیە یاسای چاکسازیت هەیە ئەمانە مەرجعی خۆیان هەیە لێپرسراوی خۆیان هەیە لەبەرەوە ینی میکانیزمێکی تەندروست نییە ئەتواندرێ سوود لە زانیاری و ئەزمموی بەرپرسانی شار وەربگیرێ بە بەرپرسە حیزبیەکانی شەوە کە ئەوان معلوماتیان لەلایە بەڵام ئەبێ بچێتە قەناتی وسوڵی خۆیەوانێ قەناتی فەرمی خۆیوانێ ینی من پێم وایە ئەو قسەیە یعنی وازام کاکە حەمە کردوێتی ئەڵێ تا نفخی سوور ئەم ێزانە یەک ناگرێتەوە ڕەنگەوەسیێزی خۆشی بێ یەک ناگرنەوە بەڵە بۆ یەک ناگرنەوەانێ چونکە مانەوە بەمەوەیە جا بێمتمانی یەک دروست بووە دوم وە گوتم ئێمە لە 35 ساڵی ڕابردووە حکوومەتێکی یەکگرتووی کوردستانمان دروست نەکردووە وەک عەرزم کردی بێزگە لەو 3 ساڵی کە شەڕی تیرۆریستانی داعشە 2014 بۆ 2007 شەڕی ئەو تاریکپەرستانەمان کردووە هێزی پێشمەرگە شەڕی کردووە هەموو هێزەکان ئەوەی تر پێم بڵێ لە یەکەوت تا ئێستا لەکوێ ئەمە سنوورەکانیان پاراست بێ ئیلا وەکو باسمان کرد بۆ سەرکوتکردنی خۆپیشاندار بۆ هەڵبژاردن بەکارهێنراون بۆم شتانە بەکارهێنراون لەبەرەوە بۆ یەک ناگر حتا کات تۆ پرسیارێکی جوانە کرد ینی بۆم هێزانە یەک ناگرنەوە بێزگەلەوە مەسەن بۆ پاراستن و ئاسایش زانیاری یەک ناگرنەوە لە هەموو وڵاتێکا بە یەک دەستگای هەواڵ لەو کابینی ڕابردوو ئیسە شەر بەردەوام هەر بەدامە شەڕە بەیاننامەیان لەگەڵ یەکتر هەبوو بەیاننامەکان لە هەموو وڵاتێکا یەک دەستگای هەواڵگیری هەیە ئێمە دوو دەستگای هەواڵگیریمان هەیە لە هەموو وڵاتێکە یەک جۆر شەهید هەیە ئێمە دوو جۆرمان هەیە یەک شۆڕش هەیە ئێمە دوو جۆر شۆڕشمان هەیە ینی شۆڕشی گوڵانی پێشتون کەوتنخواز و شۆڕشی نوێی گەلەکەمان تۆ سیرکە لە ڕەمزەکانمان سمبولەکانمان نەمان کردوون بە سمبولی نیشتیمانی هەر یەکە شەهیدی خۆی ڕەمزی خۆی یعنی ئەبێت تۆ ئەم سمبولانە هەر یەکێک خۆمە چەند جار وتومانە بەڕاستی ئێوە بە پارتیمان وتو ئێوە بەداخەوە خۆتان ئەم کاراکتەرانەی کەسی یەکەمی حیزبەکانتان کردو بە حیزبی بەم لامان وتۆ خۆتان کردوتانن بە حیزبی خەباتی نیشتیمانیشان بەکارهێناوە چێبێسە سەرکردەکانی یەکێتی بێ پارتی بێ یعنی ئەو مکماڵی کە دەستیان کەوتووە چەقاتی ئەو خەباتن ئەگەر ینی لە شاخ کردویانە هەر ئەوەی سەرەوەشە کە کەمترین بازنەی و بنەماڵانە قوربانیان دابێ و کوشەی تۆ ینی 76 حسابکەی بۆ 91 ساڵ بۆ خەباتەکە ئەگەر شۆڕشی ئەیلولی حسابکەی لە 61 بۆ 7 ئەوە 9 ساڵ بووە 4 ساڵ مفاوەزاتی بووە چەند مانگە شەڕ دەستان کردەوە تۆ ینی کار بەدەست هەیە لە وڵاتەیە حسابی بکە هەر ڕۆژ پێشمەرگایەتێکی دەفتەرە دۆلار کەوتووە دەفتەرە کەوتووە ینی ئەمە بۆ ینی هیچ کەسێک من ئەمە قسەی دەبارەی کەمەوەنێ هیچ کەسێک بە موچێ دەوڵەمەند نابێت هیچ کەسێک بە موچەی کەوەریەکرێ نە وەزیرێک نە کار بەدەستێ سەرۆکی هەرێم بە قانون 15 ملیۆن دینار موچەکەیەتی ئەم هەمووهینی لەکوێ ئەم هەموو مڵکەی لە ناو لێرە نازان بە چەندێکە خانوەکەی سەرۆکی هەرێم 400 دوێنمە چەندێکە لە ناو لێرە وەزیرەکان تا مدیر ناحەیەک براکەم تا مدیر ناحەیەک تا قایم قامێک تا پەرلەمانتارێک تا وەزیرێک هیچ کەسێک بە موچە دەوڵەمەند نابێت هیچ کەسێک ئەوەی دەوڵەمەند بووە بە ناڕەوە ئەوەی دەوڵەمەند بۆ یانەوەی با و باپیر و بە کەسابەت هێناوێتی بەشەکەی تری سەفەقات بەرتیل شەراکەت ئەم شتانە ینی ئینسان ناتوانێت بە موچەی خۆی دەوڵەمەند جارێک لە لای بەرپرسێکی حزبی دانیشتووم بەس ینی ئەوەیش نەبوو وەکو سەرۆکی هەرێم و حکوومەت ینی بەرپرسێکی ئاسایی وتی من ئەم مانگە بۆ بڕۆ مامۆستا قسەکەم وتی ئەم مانگە 7 ملیۆن دینارم داوا بە ڕۆن و بەنزین بۆ سیارەکانم باش 7 ملیۆن دینار بەس بە ڕۆن و بەنزین لە تۆشینەوە بڵێن بەڵێ عنی لە لایەکی تری شەوید موچەکەی من ملیۆنێک و 300,000 ملیۆن هەرداوە بە داعوەت و ناخواردن ئێخۆ ئەمە لەکوێوە ئەمە تەڵە لەکوێوە موچەکە لەکوێوە باشە بەس ئێستا چی بکرێ ینی ڕێگەماوە ینی بۆ چارەسەرکردنی کێشە ئەم ڕەنگەم هەموو هێزی چەکدارە بۆمبێکی تەوقیتکراوە بێ هەتا ینی بەڕووی پارتی و کێتیش پێشتر بینمان لە کێشە ناوخۆیەکانی کێتی بەکارات
لە کیشە ناوخۆیەکانی سۆسیالیست هێز بەکارات ینی لە بەردەم چی داین چارەسەری دەتوانڕێ بۆ بدۆزرێتەوە ئەگەر نیەت هەبێ کە ڕستە هەیە بۆ چارەسەرکردنی وەکووتمان پێشتر یاسای چاکسازی ئەتوان جێبەجێکردەوە ئەتوانن ئەم حزبانە یاسای وەزارەتی پێشمەرگە یاسای حیزبەکان هەیە بەڵێ ئەتوانن ئەمانە ئەنجومەن یاساییشەیە هەموو ئەمانە هەیە ئەتوانن ئەم هێزانە ڕێ بکەنەوە دووشت سربەخۆکەن هێزەکان لەگەڵ دادگاکانە بزانە هیچ کەسێک دەتوانێت تەجاوزی قانون بکە هیچ کەسێک دەتوانێت کەس بشکێنێ غەد لە کەسێکی تربان دووشت دەبێت سربەخۆ بکرێ هێز و دادگا هێز و دادگا هێستاییان سربەخۆنی سربەخۆنین هێزەکان ئەشخاصی حزبی جوڵێنێ و دادگاکانیش ئەشخاصی حزب هەڕەشیان لیەکە نایاڵێت نێجەرنۆئێل بە مەلیکی کوردستانی و تۆ 100 ساڵەوە پێش باشە دادگا و هێزی چێکدارم بۆ سربەخۆکە دەوڵەت بۆ دروست لەبەرەوە ئەزانی کاک حەکیمیانی ئەمە گەر بێن وەکوژەنەوە باسی کردکە مە مەترسیەم هێزان ئەگەر بێن باسی هێزی ڤاگنەر بکەین کە لە رووسیا هێزێکی شخصێک بوو وەکو کۆمپانیایەک دوایەم هێزە چێژێنەرێ بوو کابرا بەڵ چێژێک بوو هێزێکی تایبەتی بوو دوای بۆ مەترسی بۆ سەر دەسەڵاتەکەی پۆتیر خەریک و لە ناوی بە لەبەرەوەی ئەم هێزانە و قسەیەکی جوانە جەناب و فەرمووت ئەم هێزانە بنە مەترسیش بۆ سەر یەکتری لەبەرەوە ئەمە یعنی بۆ ئیساڵێم دادگاکانیش بێڕۆڵ کراون لەبەرەوەی من خۆم چوومەتە لای دادوەر و تێتی بۆ کەیسێک و تێتی من بە ڕقم خاص تەلەفۆنم بۆ کراوە هەڕەشم لێکراوە ئەو کەیسە یەک لای کەی تۆت کوژی دادوەرەکە ئەوتی هەتا من حیزبیوان هەڕەشەی لێ بەڵێ بەڵێ وتم ئەی وتی من ڕقم خاص بووە بەڵام جۆری پەیوەندەکەم هین کردووە زانی ملە لەما لە چ منتیقەیەکۆ بووەوەی زانیشی کێیە بەڵام لەبەرەوەی ناتوانێت من لایدا من چوم بۆ مەسەلەیەک دادوەرەکە وتی وەرە با قسەیەکە بۆ بکەم هەردووکمانی بەڵام ناومە بە هیم ئافرەتێک هاتووە بۆ لام پێوتوم وتێتی بەرپرسێکی حەزبی لەو گەرمیانە باش لەگەڵ خۆم عیلاقی هەیە بە زۆر ئیسا بە خۆم ڕازی نییە ئەڵێ بێک چەگەشتم بۆ بێنی هاتووم لای تۆ من چی بکەم تۆ دادوەری ئەوتی منیش دەسەڵاتێکم نییە من لەکوێ دەسەڵاتی لە ساڵدا بۆ کەیسی بەڵێ بەڵێ لەم ساڵانە یعنی ئەمە لە ڕاستیا بێڕۆڵکردنی دادگایە و مەسەلەن ئەم هێزانە هێزی حزبین بۆیە نایڵ دادگاکەن سەربەخۆ بن ئەنا دادگا ئەگەر بە یاسا و ڕێنمایی و کتێبەکەی بەردەست خۆی کار بکە هیچ کەسێک ناتوانێت ئەومجا دادگا کە بڕیاری دەرکرد بۆ فلان بەرپرس وەزیر لە هەر ئاسێکە هەیە کوڕی هەر کەسێکە لە هەر جێگەیەکەیە ئەو کاتە هێزەکە سەربەخۆ بۆچی ئەیگرێت بەڵام ئێستا کوا ئێمە لە ماوە خۆبینیمان 6,000 کەس داواکراوە لای کێ هەمووی لای بەرپرسەکانە 6,000 کەس داواکراوە دەستگیر نەکراوە ینی مەگەر هەندێکی کەمی دەستگیر کراوە نا دەستگیر نەکراوە و هەر بەرپرسێکە بینین لە کامیرە دەرەچێ بەڵام لە پشتی بۆ ئەو کەسانە هەم بە مادەی قورس داواکراون لە کامیرەوە بینێن بەداخەوەلی کوێی دنیا بووە خەڵ لە پشتەوە مادەی 406 هەیە قەتڵە کەچی لە پشت بەرپرسەکۆ وەساو ساحب ئەو کەسێش کە غەدری لێکراوەکە کوژراوە سەیرێکە هەنیشتی وارە کوێی دنیا بووە بۆیە ئەمانە یعنی ڕاستیا تۆچین بەرزتا پارتیویکێتی لە حکومڕانی دوور نەخرێنەوەی من نبینێ خاون هێزێکی نیشتیمانی دوور لە دەستێوەردانی حەزب بەتەکیید خۆ ینی ئەمە بین ئەم هێزانە هیچ لەژێر دەسەڵاتی ئەوان چکە ئێستا دەڵێن لە سەروبەندی پێکێنانی حکوومەتە گوایە ئەجێندایەکی نوێیان حازر کردو بۆ 4 ساڵی داهاتوو لە کابینەیدا وەڵای یاخوا ینی خۆ ئێمە پێکەنیت پێدەگەرەوەن باسی ئەجێندا دەکەن نایکەن کاک حەکیم لەبەرەوە وەکو پێشتر باسمان کرد ئالیات زۆرە بۆی کە چاکسازی پێ بکرێەوە هەموو ئەم شتانە ڕێک بکرێتەوە بەڵام نیەت نییە یعنی کە نیەتەکە نەبوو ئەوەی ئێمە کاتی خۆی کە یاسای چاکسازی دەرچوو لە خزمەت مامۆستا ڕۆیشتینە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی پێشمەرگە و ئەو کەسێک کە لەوێ بوو لیوا بوو وتی لیستەکەمان بۆ نانێرن ئەتی لیستەکەمان بۆ نانێن بزانین کێ مەسەلە خانەنشینیە وەکو دوا پرسیارم ئێستا لە مامۆستاژە پرسیارم کرد ئێستاوانەی کە حکومڕانی دەکەن لە هەناوی هێزی ئەمنی هاتوون دەستگا ئەمنیەکانە هاتوون مەترسینەوانە ینی بۆ پێشترە و کەیسەی بادینان هەبوو لێرە لەژێر کۆنتڕۆلی بۆ نەسەرۆکی هیتی ئەو حاڵەتانە ڕوودەدەن لە ناوی هێزی ئەمنی و هاتوبێ وا ناکە بەڵام ئەو هێزە ئەمنی نییە ئەو هێزە هێزێکی میلیشیایە دروست بوو و هێزی میلیشیایش قەت بە حیاتی ئەمنیەت دابین ناکاوە ئەمە ترسە بۆ سەراو نیشتیمانی بەداخەوەی سەی ئێمەمانان خەڵکی تر کە ئەچتە ناو بازگەکۆ حەزەرەکەی کە هێزێکە بینی لە دەوری بازگەکە
بڵاوی کردوڵێ بڵێ بۆ من نەبێ کە هیچ داوا هیچ نیە لە محکمەش داواکراونین هیچ تەبلیغێک هیچ ئیستیغدامێکە بۆ نهاتووە یعنی ئەمە مەترسیە بۆیە ینی حکوومەتی بەعس بە هەموو خراپەکانیەوە کە دیکتاتۆرێک بوو قەت ئێمە ئاواتی پێ ناخوازیین بەڵام لە لایەکی تر ئەگەر ئۆتۆمبیلێک درەنگە بکەوتایە لە شارێک و بۆ شارێکی تر لە بینی ئەم دوو شارە ئەگەر بازگەیەک بواە ئەچوە تەنیشت بازگەکە لەوێ سیارەکەی ڕاگرت لەوێ ئیسراحەتێکەوی من لێرە ئەمانم بەڵام بیسە کەس ناوێنێ نزیکی هێزەکان بێتەوە من ئەلم شەوانە میوانێکم هاتوتی جوتیارە ڕۆشتمە ئاو بم یەکێک لەو مەقڕانەی کە ئەم هێزا تایبەتانەیە نزیکە و شوێنێ هاتووە گردومێتی وتمە کاکە من فەلاحم وتێتی نابێ وتمە کاکە من هەر چەکداریشم بەس فەلاحەتەکەم ئەوە هەوەکەم وتێتی نایخوا ڕێگردیانە وتیانە نابێتەوە باشە ئەمە ینی هیچ کەسێک ینی هیچ کەسێک زمانیەکە غەدیرێنێت سپاس دەکەم مامۆستا بە سیاسەی پارتی سیاسیەکانیش کرد جاچەوەی کە لە هەرێمی یاسا حیزبەکان دەرچووە لە عێراقیش بەپی یاسا نابێ حیزب هێزی چەکداریە بێ ئەگەر یاسا جێبەجێ بکرێت بۆ حیزبانە دابکەنە کە هێزی چەکداریانە بەڵام جێبەجێ نەکراوە یاسای ژمارە حەڤەی ساڵی 93 ینی 32 ساڵ لەمەوە پێش دەرکراوە بە یەکێکە لە باشترین یاساکان کە ئەڵێ نابێ حیزب هێزی چەکداری هەبێ و نابێ حیزب لە ناو دامەزراوە و تەشکیلاتی حیزبیە چالاکی حیزبی و ئۆرگانی حیزبی هەبێت تاوەکو ئێستا 32 ساڵە حبرون على الورق باش سەبارەت بە کابینی تازە ئیستی لێ چاوەڕێ دەکەیت لەبارەی هێزبێ لەبارەی خزمەتگوزاری بێت من پێم وانە لە ڕاستیە من بۆ کابینی نۆژ لە هۆڵی پەرلەمانە هەرو قسەیەم کرد وتم ئەم کابینەش وەک هەشت کابینەکەی پێشووترە بێ کابینی دێمیش ڕنگدانەوەی نۆکابینەکەی ترێ بێ بۆ چونکە عقلێتەکە نەگۆڕاوە ئەگەر ئەم عقلێتە گۆڕا ئەم هێزانە ببن بە هێزی مەدەنی لە چەکدا ماڵڕێن هێزی چەکدار و هەموو پێکاتەکانیەوە لە دەستی حکوومەت و هەردوو وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە و ئەنجومەنی ئاساییشا بێ پاراستن و زانیاری کرد بە یەک دەستگای هەواڵگیریت بوو نەک دوو دەستگای هەواڵگیری دوو جۆر علااقاتیان هەبێت دوو جۆر زانیاری وەرگرن ئەمانە دیە خستەوە و ئەمانە بوون بە هێزی مەدەنی ڕکەبەری مەدەنیان کرد دەستیان لە سنوورەکانی دێگەڵە و سماقوڵی هەڵگرت ئەو کاتە بۆ ئەمەلت هەبێ من بەش بە حاڵی خۆم هیچ ئەمەلێکم نییە کە لە ناویشیاندا لە کابینی دێمە پرسی هێزی چەکدار لەم کابینی داهاتوە چارەسەر کرد خراپتر دەیە پێ دوێم چارەسەر ناکرێت مادام عقلێتەکە نەگۆڕاوە مادامکردیان لەگەڵ ئەم هێزانە نەبوونەتە هێزی لەگەڵ ناڕزایەتی خەڵک پێ دوای خراپتر دەبێت هەر پێم وایە هەر خراپترە بێت چونکە ئێستا ینی لە ئێستاە کە ئێمە قساکەین ڕقابە لەسەر حیزبە دەسەڵاتدارەکان نەماوە نە پەرلەمان هەیە پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە نە ئەنجومەنی پارێزگاکان ماوە نە ڕێئەدەن کە داواکاری گشتی و ئەمانە ڕۆڵی خۆیان ببینن نە لەو لاشەوە بۆ نمونە حتا میدیای ئەهلی و سەحاپە و خۆپشاندان و ئەمانە کارێکراوە لە ڕاستیەکە بە حیاتی ئەم دوو هێزە لە کوردستانە بەقەدەر ئێستا بێمنەت نەبوون و دەستیشان ئاوەڵانە بەستا کوێ مامۆستا دەڕۆن ئەو بێمنەتیە نەخێر ئەمە خراپە ئەم بێمنەتێ لە ڕاستیە چونکە ینی تۆ ئەو ڕق و تووڕێی خەڵک لە ڕۆژێک کابێ هەرە تەقێتەوە ئێمە بینیمان ینی لە تونسا لە محەممەد بۆ عزیزیەوە تەقیەوە سووریا ینی خۆچی نەکرد بەمدا پڵۆسینە ڕۆژێک هەرە بێ خۆمە سیاسیەکان کاکە ئەم حرس لە خۆیان لە سیاسەکانی خۆیان ئەم ئاماژانیان داوە لە ڕاستیەکە گرە و لەسەر سەبری خەڵک مەکەن گرە و لەسەر خۆ خواردنەوەی خەڵک مەکەن ئەمە لە شوێنێک کابێ ئەتەقێتەوە تۆ لەو لاوە هێزی چەکدار ڕۆژ بە ڕۆژ زیادکەی بەڵام گەنجەکانت بێکار لە ڕوودامەزرانی شۆ بەردەوام بەڵام 10 ساڵی ڕەمەدامەزراون بەڵە بەردەوام مەسەن بۆ نمونە کاک حەشیم ینی لە ماوەی ئەم 10 ساڵەیە کە قەیرانی دارایی هەیە لە 2013ەوە چەند فەرمانبەر لە وەزارەتە مەدەنیەکانە لە پەروەردە تەقاعد بۆ خانەنشین کەس ناچێتەوە شوێنی ئەی بۆ لەوانیگایە دانان و لابرن و دانان هەیە بۆ خەڵگەچێتەوە شوێنی ئەوان بۆ لەمایان نییە وازەحە لە ڕاستە لەبەرەوەی ئەو مانەوەی خۆی لەناو هێزی چەکدارا بێنێتوانە بۆیە من بەش بە حاڵی خۆم بەم عقلێتەوە کە پێی وایە ئەوەی هێشتوێتیەوە ئەم دوو زۆنەیە و ئەم هێزە چەکداریە و ئەم پارەگەلدراوەیە کە ناچێتەوە بۆ خەزێنێ حکومەت و لای حیزبەکانە بەم عقلێتە داهاتوومان لە ڕابردوومان باشتر نابێت. سوپاس دەکەین مامۆستا بەکرهاتنی کاک کێرزگار محەممەد سوپاسیان بەدەبوون تا دەکەین مادومان کردن زۆر سوپاس بە بیرەنانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ